دوایەوە کە عەمەلیاتیش کرام تقریباً 7 ساڵ 4 ساڵی زانکۆ و 3 ساڵی عەمەلیات و نەخۆشی ئەومانە تر ئەوە 7 ساڵەکە نەمتوانی کار بکەم تر لە دوای 7 ساڵەکە لە ساڵی 21 وانە دەستم کردووە بە کاری هونەری شانۆگەری و پاشانیش لە درامایە لە 2 فیلمیشە کورتە فیلم شۆرت فیلم بەشداریم کردووە ئێتەمانە بۆ فیستیڤاڵە زیاتر ئێتر ئەم ساڵ بڵێن مانگی 11 2023 درامایەک هەبوو لە هەولێر پیان وتم خەرمەی ڕەفیقم پێی وتم چکە من ئەو ستافەم ناناسی یعنی ئەم ناسین بەڵام کارم لەگەڵ نەکردبوو ئێتر پێی وتم و من چوومە هەولێر و بەشدار بووم لەو درامایە درامایەکی نوێیە لە تیڤی کوردستان تیڤی لەوێ لە مانگی ڕەمەزانە بە هەوادارانیشا دەبێتەوانی و منیش یەکێکم لە ئەکتەرەکانی ئەو درامایە ئیتر ئەوەش ناڵێم چۆن و چۆنێ بەڵام ئەوە داێنین بۆ بینەر ئەو ئەبێ قرای لەسەر بە ئایا باشە باش نییە تر ئێمە هەر ئەومان لەسەر کارێ بکەین و بیدەرەکانمان هەوادارەکانمان بەدڵیان بێت و چێژی لێ ببین و سوودیشی لێ ببینن چکە ئەمە درامایەکی مێژووییە لەبەرەوە تۆزێک قورسە هەم بۆ تێگەیشتن و هەم بۆ یعنی بۆ ئەم گەنجانە زۆر باشە کە مێژووی کورد بەتایبەتی لە شاری هەولێر مێژووەکەی زۆر کۆنە بخاتە ڕوو و لێی تێبگەن کە بزانن شاری هەولێر چۆن دروست بووە.